ڕۆژبایە سەرروپیەکەین لێرە سەرپێشێنن ئەیکەین لێرە ئەیکەین لە بانی زۆر دەرەچین بەڵێ سەرروپیەکەین دۆڵماکەین بریانیەکەین ماسیە برژێنین ئیتی هەر هەفتە و نەوعیشت دێنین جەوەکەی خۆشە زۆر جوان دانیشتوی خەریکی گۆشتیەوەکە دێنین هەردوو چاوم هەڵوەزە وەڵا سپاس بۆ ئەڵڵا بەهارەکەی چۆنە ئای بینێ زۆر خۆشە سپاس بۆ خوا چیتان هێناوە وەڵای جگەر و تر ئاوا گۆشت و مریشک و سنگ ئەو بابەتانە ڕۆژی هەینیە جگەری تازە دەستکە و هی دوێنێ وەڵا بەڵێ دەیخوانەی بڕێ سەلامەت بیاخوا حەزت لە چێ کاتێکی بۆ سەیران وەڵی حەزم لەوەی تر ئاوا جەوێکی خۆشەوە بگرین و وەکو عام بە خەڵک چۆن چۆنێژی ئاوا زۆر دوور نەکەوتونە تو لای دۆڵەمیران دانیشتون هەر جومای لە شوێنێکین جوعین بە شوێ بوون لە دوکان بووین خراپ نە وەز بارانەکە لێ تێگەین نانی وەرە من نەخوارد ناوڵاتینەوە بۆ سلێمانی ئەم جارە حەقی وەکەیتەوە بە پشتیانی خوا ئینشەڵڵا چاوەکانم تۆ چۆنە چاوت ماچەکە مراکەم بەهارەکەی چۆنە زۆر خۆشە لە کوێ هاتوون کەرکووک کەرکووک ئەوی بەخێر بێنی قوربانم چاوت ئەی ماچەکەم چی ئەوێ بە کەڵکی سەیران نەماوە بەرەوڵا بەکردی دێ بەس کوردستان خۆشترە ئەی بۆیە شوێ ئەوێ ئەی کوردستان نییە بە هەموو شەڕی لەسەرەکەی بەخوایە تۆزە خۆڵباری بچی زۆرە خۆڵباری زۆرە بەڵێ. ئەی دەوروبەرەکەی ئەو چوار دەوری کەرکووک سەوز ماوەر بەڵێ حەزی لە شوێ زیاتر وێ بچی زیاتر بێخاڵ بێخاڵ بەڵێ ئەی سنووری سلێمانی سنووری سلێمانی وەڵا هەم سنووری سلێمانی هەمووی خۆشە هەمووی خۆش شۆ خراپی تێ نییە خۆشنەوەی خەم خەڵکیم سارم نهاتم وێرەوە سێران وایە مزاوایالم ئەرێ یاپراختە نێنا بوو وەڵی یاپراغ ناشۆم بیللا حەزی لێ من نەوەڵا ئەی تۆ لە بەرەی پیاوانی زۆری حەزی لێ بەس من نەوەڵا یاپراغ ناخۆم ئەو یاری یاپراغ ژە بێ مشتی ترەخۆم ئەی زوزوو لێنی خێزانێ وەڵی زوونا زوزوونە نەوەڵا بۆ نمونە ئێستا هەیە گۆشتی خۆشکراوە کڕێ بەڵێ گۆشت ئەبێ خۆش بکرێ یا بەز مریشک وەڵا گۆش خۆش ناکرێت خواخر نەمیزە گۆش خۆش کرێ تەماتی تێکە و شیوی تێکە و فلیم فەرتەنێ زەوقەوە هەژینا بەعام نەوەڵا خۆش ناکرێت خۆشراوە ئەکسەری بە فرێشی فەرموو سلام علیکم دایجان شۆنی قوربان باشم لەخوا بە زیاد بێ جەوەکەی چۆنە سەلامت جۆڵات جەوەکەی زۆر زۆر خۆشە جیاوازی سەیرانی ئێستا و جاران چییە؟ وەڵی ئێستا خۆشتە لە جاران شتێ نەبوو هیچ نەبوو نەوەڵە کوچیە بوو ئەی ناهاتن بۆ ئەم دەوروبەری لە ئەزمەڕ و دەباشان و شتەقەت نەوەڵە ناوەڵا نەهاتی هیچ هەلە کەرکووکە سوڕینەوە بۆ شۆنا ناچوین باشە کەرکووک تا مانگی چەند بە کەڵکی سەیرانیت وەڵی تر ئەم کاتە باشە تر دوای ئەم کاتە گەرمە بێ گەرمە بێ ئەرە وەڵا ئەی چیتە هێنا بۆم ڕۆشتی خۆش چیتە وەڵی باڵمانە نابوو سنگمانێ نابوو گۆشتی بەرخمان حیوانمان سەر بڕی ئێوارە ئەی بەخۆشی بێ جگەروشتەکەیمانێ نابوو ئێرە و ئەیمان جەڵای پراخێنێنە ناوەڵی حەزشم لێی بوو حەزت لێ بوو ئەرە وەڵا وەڵی حەزم لێ نییە نایخۆن کوڕەکان ئەمەیان هەر نایخوا و ئەو نایخوا و ئیتر ئەو کوڕی ترم ئەمەیان هەر نایخوا و ئەرە وەڵا ناخۆی وەڵی کەم زۆر بەکەمی داینێ لەسەر سفرە نانیش ناخۆ باشڵێن یاپراخی کەرکوشی فەرقی هەیە لە چاو سلێمانی ڕاستەکە کەرکوچی گەلێ خۆشەیکە ئەرە وەڵا یانی چی فەرقە جیاوازەکەی چییە؟ جوانترە ئەیکەن و مەوادی خۆشتریشە لە کەرکووک ئەرە وەڵا خۆشتێکە بەڵێ نهێ خۆی یاپراخی کەرکووکە خێزانمەی بۆ نەیخۆی بەخوا بەکەمی بەکەمی توێشی کەرکوشەکە ناخۆی بۆ سلێمانی خۆم دایەخۆم ناخۆی ناشۆم بیلار نایخۆم دەستا خۆش بێ باشە بۆ عادەت مقڵیەکە ئەوەی کە دایم ئەڵێن زۆ تاوان بارە ئەوەی کە گۆشتە برژێنێ دای بەڵێ گۆشتی باشە سڵاو لێ بێ بەخێر بێ چاوەکەم باشی قوربانەوە بۆ گۆشت بژانێت طبعاً ئەڵەوەی کە سعادەت مقڵیش بێت زێ خواردو دای وڵا دایمێک دووشیش لە لاو لین ئەوە شتێکی ئاوا هیچ لە چوەتی تۆ لە ئیتالیا واتم لە ئیتالیا باشە ئەم سەیران و جەوە هەیە لە ئیتالیا وڵی هەیە بەڵام وەکو ئاوە گریل و مەنقەڵە و شتیوە بۆمان نییە لەوێ لە بەر دوو کەڵ و حکومەت و ئەو شتان لێرە بچیت دەروی شاریش ئەبێت شوێنی کێ هەیە شوێنی تایبەتی خۆی هەیە ئەبێ بۆی بڕۆی ها و قەراغی بەحلوشتەکان گۆشتی ئێرە خۆشرەی طبعاً هی ئێرە ئەکید هەموو شتی ئێرە خۆشە وڵاتی خۆمان خۆشترە ژیانی خۆمان خۆشترە بەتەمانی بێک جاری بێتەوە ناوەڵە هەر 2008ەوە لێ متەرجمی پەنابەرەکانم ئەی وەزی پەنابەر چێ لەوێ وەڵی وەزعی پەنابەر بەعامی سەر بۆ ئیقامەیان زۆر خراپ بۆ بەزدی زۆر خراپ بووە وڵی من نەسیحەتی ئەو گەنجاکەم ئەم وڵاتە خۆشایەتی بەجددی ئەوەی لێرە بۆمان هەڵکەوتووە لێ بە ژیانمانە بمان هەڵناکەوێت بەڕای من ئێرە وڵاتێکی خۆش پاک تا لەو جەوە خۆشە لە شاری سلێمانی خۆش و
شارێکی جوانی تر بۆچی دێنە وڵاتانە غەریبیە لەوێوەتانێ من 30 ساڵەتە من لە 30 ساڵە چم هیلاک بووین ماندوو بووین لە وڵاتانە قەیناکە قۆزین بەس بە هەر حاڵ نەوەڵامە بەستم لە چییە کە سوکارت لێ دوورە دایک و باوکت لێ دوورە برات ئەمرێ خوشت ئەمرێ وڵاتێکی غەریبیە خۆش نییە بەڕای من وایە ئیتر هەست کە سوڕایی خۆی هەیە جوی خۆ ببینە حەقی ساڵێکی ئەم جومعایە زۆر تایبەتە ئەم جومعایەمان زۆر بۆ کاتێکی خۆشدانەوە ئیشەڵا لەگەڵ خوشک و براکان و دایکم و زاوام و هەمومان پێکەوین و بە تەمای سەفرەیەکی زۆر خۆشی زۆر سپاس جەنابەت بوو من ناوم هەڵۆیە هەڵۆ غازی ئەی دەستەکانە خۆش بێ دایجان ناوەچی بوو تۆ ئەو فایزێ فایزە چیە فایزە جەلال بەقول ئەی جەنابێ من ناوم ئاسوویە ئاسۆشیە ئاسۆ غازی ئەی جەنابێ ئەردەڵان فازیل پێم خۆش بشتێتریت پێ بدەم جوان طبعا خۆم من 11 ساڵ لە ئەوروپام وڵات ئەوروپا نەمانەی بینم باشە بگرە لە بریتانیا و یۆنان و سوید و دەنێ هەمووی بینی سۆن بەخوای گەورە هەموو ئەوروپا ئەو دارەوشکەی کوردستان نایەنێ بەعام کوردستان نیعمەتە و خۆشە ئەوەی قەدری نەزانێ هەتا ڕۆژێمرێ زەرە دەکا کوردستان باو با پیرمانە هەر ئاوادان بێ هەزار و هەزار جان تۆ وەرەوە لەسا چاو وەرەوە تو قسەمە بکە چۆنی بەڵا باشم چاکی ئەروەڵا جۆکی چۆنە وەڵا زۆر خۆشە ئەمڕۆ چیتان کرد لێرە وەڵا یاریشتمان کرد یاریتان کرد بەڵێ ئەی حەزی لە چییە بۆ نەکەیتە ئەمناوە بیخۆن و حازریکەن لێرە وەڵا هەموو شتێ ها ئەروەڵا لەبەر نەکرد ناوەڵا بۆ وەڵا خۆش نییە خۆش نییە بەڵێ ئەی دەست ئێمڕۆ ئێمە بە برژان نۆگرتمان ڕۆژوایە سەرروپیەکەین لێرە سەر پێشێنن ئەیکەین لێرە ئەیکەین لە بانی زۆر دەرەچین بەڵێ سەرروپیەکەین دۆڵماکەین بریانیەکەین ماسیە برژێنین ئیتی هەر هەفتوو نەوعیش دێنین بۆ شتەکان بە خۆشی بخورێ وانەی بڕێ سەفەری هاتوێمە لێرە تێپەڕیت ئینشەڵڵا سەرتان لێمەوە من دەستا خۆش